پرسیار: عەقڵی زۆرێک لە مرۆڤەکان بە ناڕەحەتی لەوە تێدەگات کە جەنابی حەق بەریە لە هەموو شوێن و کاتێک. زۆر جار ئەمەیش مرۆڤەکان تووشی نکۆڵیکردن دەکات. دەتوانن ئەم بابەتەمان بۆ ڕوونکەنەوە؟ بەڵێ، کاتێک باس لەوە دەکەین کە ئەڵڵا لە کات و شوێن بەریە، بە شێوەیەکی گشتی مرۆڤەکان بە هەڵا لەم بابەتە تێدەگەن. لە ڕاستیدا پێویستە لە هەر سێ ڕوانگەی خوداناسی و وجودناسی و زانستیەوە لەم بابەتە بڕوانین. گەر لە ڕوانگەی خوداناسی ئیسلامەوە لەم بابەتە بڕوانین، ئەوە لە ڕێگەی هەندێک سیفاتیەوە لەم چەمکە تێدەگەین. ئێمە ئەمانە بە سیفاتە ترانسێندەتەکان ناو دەبین. واتە گەر لەو سیفاتانە بڕوانین کە ئەم پەیوەندیە دروست دەکەن، دێرین بوون، قیدەم، جاویدانی بەقا، دژایەتی لەگەڵ پەیدابووەکان، مخالەفە للحەوادیث، هەروەها مانەوە بە خودی خۆی. کاتێک لەم سیفاتانی پەروەردگارمان دەڕوانین، اینجا دەتوانین باشتر لە چەمکەکانی کات و شوێن تێبگەین. بۆ نمونە کاتێک لە سیفاتی مخالەفەتە للحەوادیث دەڕوانین، ئەو لە هیچ شتێک ناچێت لەوانەی خۆی ئافراندوونی. هەروەها مانەوە بە خودی خۆی، واتە بوونی لەسەر خۆی بەندە. واتە بۆ مانەوەی پێویستی بە هیچ یارمەتێکی دەرەکی نییە. واتە وەک شتە بەدیهێنراوەکانی تر وابەستەی بنەمای هۆکار سەرنجام نییە، چونکە هەر خۆی تەواوی شتەکانی تری ئافراندووە. بەڵام ئەو بابەتەی زۆر گرنگە بریتیە لە دێرینبوون و جاویدانیبوونی جەنابی حەق. سیفاتی دێرینبوونی جەنابی حەق واتە ئافرێنەر سەرەتای پەیدابوونی نییە. بەقائیش بریتیە لەوەی کۆتایی نییە. بەڵام هەندێک جار مرۆڤەکان بەهەڵا لەم بابەتە تێدەگەن. وها تێدەگەن چەشنی ئەوەی جەنابی حەق لە نێو کاتدا و سەرەتا و کۆتایی نەبێت. بەڵام ئەو بەم شێوەیە نییە. هۆکاری ئەمەش ئەوەیە کە کاتیش ئافرێنراوە. کە دەڵێن ئافرێنراوە مەبەستمان لەوە نییە زیندەوەرێکی گیاندارە، بەڵام کاتیش بەدیهێنراوە. وەک دەزانن ئالبێرت ئەنیشتاین یاسای ڕێژەیی هەیە لە بابەتی کاتدا. ئەنیشتاین کات بە ڕەهەندی چوارەمی شوێن ئەژمار دەکات. واتە کات و شوێن لە یەکتر جیا ناکرێنەوە. فەزاناسەکان زیاتر بە شوێن کات ناوی دەبن، واتە پیتی واو ناخەنە نێوانیانەوە. هیچ کامیان لە یەکتر جیا ناکەنەوە، چونکە لە ڕاستیشدا هەر ناتوانیت لە یەکتر جیایان بکەیتەوە. باشە، ئێمە چۆن دەتوانین ئەمە پشت ڕاست بکەینەوە؟ کاتێک تەماشای مۆدێلەکانی تەقینەوە گەورەکە دەکەین، دەتوانین ئەم ڕاستیە پشت ڕاست بکەینەوە. بە گوێرەی ئەو بیردۆزە، گەردوون لە ئێستاشدا فراوان دەبێت. بە شێوەیەکی زۆر سەسوڕهێنەریش لە فراوانبووندایە. تەنانەت لە ئاەتی 47 سوورەتی زاریاتیشدا باسی فراوانبوونی گەردوون کراوە. جەنابی ئەڵڵا دەفەرموێت ئێمە گەردوونمان ئافراندووە و فراوانیشی دەکەین. لە ڕاستیشدا ئەمە بابەتێکە پشتڕاست کراوەتەوە. هەبڵ لە ساڵی 1925 لە سایەی توێژینەوەکانیەوە ئەوەی دۆزیەوە کە گەردوون بەرەو فراوانبوون دەچێت. هەروەها ئەوەیش دەزانین کە لە ئێستاشدا لەم فراوانبوونە بەردەوامە. هەروەها خێرایی فراوانبوونەکەشی دەزانین. واتە بیرکاریانە دەتوانین پێوانی بکەین. لە ڕێگەی تێڕوانینەوە دەتوانی پێوانی ژمارەکەی بکەین. هەر بۆیە گەردوون لە فراوانبووندایە. لەم بابەتەدا یاسای هەمبڵمان هەیە. بە گوێرەی ئەو یاسایە، گەردوون لە هەموو مێگا پارسەکێکدا لە چرگەیەکدا 72 کیلۆمەترە خێراییەکەی زیاتر دەبێت. مێگا پارسێکیش یەکسانە بە 3.26 ملیۆن ساڵی تیشکی. واتە گەر تەماشای 3.26 ملیۆن ساڵی تیشکی بکەیت، ئەوە خێراییەکەی لە چرکێکدا 72 کیلۆمەتر زیادی کردووە. لە مێگا پارسەکی دوای ئەویشدا هێندەی تر زیادی کردووە. کاتێکیش بە گوێری ئەمە حسابات دەکەیت، ئەوەت بۆ دەردەکەوێت کە گەردوون خێراتر لە خێرایی تیشک فراوان دەبێت. واتە ئێمە مۆدێلێکی گەردوونمان لە بەردەمدایە کە دەتوانین پێوانی بکەین. دووهەم خاڵ لەم بابەتەدا کە پشتڕاستی قسەکانمان دەکاتەوە، شتێکمان هەیە بە ناوی CNB ناو دەبرێت، Cosmic Microwave Background. ئەمەش تیشکدانەوەیە کە لە سەرەتاکانی تەقینەوە گەورەکەوە ماوەتەوە. ئیدی دەتوانین لە بۆشایی ئاسماندا پێوانەی بکەین و لە هەموو شوێنێکی گەردوونیشدا بوونی هەیە. هەر بۆیە هەریەک لەم خاڵانە بە شێوەیەکی زۆر بەهێز پشتڕاستی بیردۆزەکەی بیگ بانگ دەکەنەوە. دواتر فەزاناسەکان شتێکی تریش دەکەن. ئەم مۆدێلە دەهێن و بەرەو دواوە دەیبەنەوە. واتە فراوانبوونەکەی بەرەو دواوە دەگێڕنەوە. بیر لە میزەڵدانێک بکەنەوە کە فوتان تێکردووە. دەست بە فشکردنەوە دەکەیت و بەرەو سەرەتاکەی دەیگەڕێنیتەوە. ئیدی لەم گەردوونە زەبەلاحەدا کە ئەستوریەکەی گەیشتووەتە 93 ملیار ساڵی تیشکی، بە گوێرەی پێشبینەکان 2 تریلیۆن گالاکسی تێدایە. ئیدی پێشبینی ئەوە بکە کە ئێمە لە بەردەم چ گەردوونێکی زەبەلاحدا وەستاوین. کاتێک ئەم گەردوونە بچووک دەکەیتەوە، لە ڕووی کاتیشەوە بەرەو دواوە دەیگەڕێنیتەوە. ئیدی لە پاش 13.8 ملیار ساڵ بەر لە ئێستا
ئەم گەردونە زەبەلاحە دەگاتە بچووکترین ئاستی خۆی کە بە پانتایی پلانک ناو دەبرێت. پانتایی پلانکیش یەکسانە بەچی؟ لەم بابەتەدا دوو ڕەهەندمان هەیە. یەکەمیان ڕەهەندی کاتە، دووهەمیان ڕەهەندی شوێنە. واتە لەو خاڵەدا گەردوونی هێندە لە شتێکی بچووکدا قەتیس کراوە ملیاران جار لە ئەتۆمیش بچووکترە. دەی ئەمە بە درێژی پلانک پێناسە دەکرێت. لە ڕوانگەی بیرکاریشەوە درێژەکەی یەکسانە بە 10 بە توانی سالب 35 واتە 1 لەسەر 10 بە توانی 35. شتێکی زۆر وردیلەیە. تەواوی گەردوون لەو خاڵەدا قەتیس بووە. ئەمەشیان چۆن حساب کردووە؟ لە ڕێگەی کاتی پلانکەوە. ئەی کاتی پلانک چییە؟ ئەویش بریتە لە 10 بە توانی سالب 43 واتە کاتیش دەشێت بەو ڕادەیە کورت بکرێتەوە. واتە لێرەدا ئەوە حساب کراوە کە تیشک بە چ خێرایە کورتترین شوێنی بڕیوە. دەی کورتترین کاتیش 10 بە توانی سالب 43 واتای ئەمەش ئەوەیە کە کات و شوێن لەم بڕە بچووکتریان نییە. کات لەمە کورتتر ناکرێتەوە، شوێنیش لەو درێژیە زیاتر کورت ناکرێتەوە. گەر هەنگاوێک لێرە بۆ دواوە بگەڕێینەوە تەواوی یاسا فیزیکیەکان دادەڕمێن و بوونیان نامێنێ. دیسان دەشێت بپرسن ئەم قسەیەت بە چ واتایەک دێت؟ واتە لە دوای ئەو خاڵەوە شتێکمان بە ناوی کات و شوێنەوە نییە. واتە کات و شوێن کتومت پێکەوە ئافرێنراون، لە نەبوونەوە هاتوونەتە بوونەوە. ئەمە داتاکانی ڕۆژگاری ئەمڕۆمانە. کەسیش ناتوانێت نکۆڵی لەمە بکات، چونکە تەواوی فیزیان ناسەکان ئەمە قبول دەکەن. گەردوون بە هەموو شتەکانی ناویەوە بە مادە و کات و شوێن و وزەوە هەر هەمویان ئافرێنراون، واتە لە نەبوونەوە هاتوونەتە ناوبوونەوە. ئەوەی لێرەدا زۆر سەیرە هەندێک لەو مرۆڤانی هەوڵی تێگەیشتن لە بیگ بانگ دەدەن شتێکی لەم شێوەیە خەیاڵ دەکەن. گەردوون سەرەتا بۆش و بەتاڵ بووە و تاریکێکی بێسنووری تێدا بووە. لە خاڵێکی ئەو بۆشایەدا وزەیەک تەقیوەتەوە، بەم شێوەیە تەقینەوە گەورەکە ڕوویداوە و لەمەوە گەردوون پەیدا بووە. دەی بیردۆزی بیگ بانگیش شتێکی لەو شێوەیە نییە. مۆدێلی بیگ بانگ باسی شتێکی لەو شێوەیە ناکات، چونکە پێش بیگ بانگ نەفەزا هەبوو، نەتاریکی بێسنوور. شتێک بە ناوی شوێنەوە نەبوو، بەڵکو کات و شوێن لەو ساتە بەدواوە دەستی پێ دەکات. سەبارەت بەو کاتەیەش دەڵێن تایم یەکسانە بە 0 واتە کات یەکسانە بە 0 کەوایە ئەو شتەی بە کات ناوی دەبین بەدی هێنراوە، شتێکی ئافرێنراوە. هەر بۆیە نابێت ئافرێنەر لە نێو خودی کاتدا هەبێت. هەر بۆیە کاتێک دەڵێن ئەڵڵا ئەزەلی و ئەبەدیە مەبەستمان لە کات نییە، بەڵکو دەڵێن ئەو لە ناو کاتدا نییە، چونکە ئەو هەر خۆشی کاتی ئافراندووە. لە ڕاستیشدا پێویستە هەر بەو شێوەیە بێت. دەنا ناچار دەبین بەوەی خوددا بخێنە نێو زنجیرەی هۆکار سەرنجامەکانەوە. لە حاڵەتێکدا هەموو شتێک هۆکارێکی هەیە، بەڵام جەنابی ئەڵڵا نابێت هۆکارێکی هەبێت، چونکە ئەو ئافرێنەری هەموو هۆکارەکانیشە، هۆکاری هەموو هۆکردەکانە. لەم سۆنگەیەشەوە جەنابی حەق وەک ئەوەی بەریە لە کات و شوێن لە هەمان کاتدا لە دەرەوەی کاتیش نییە، چونکە ئەمەشیان دیسان ناتەواوە. چونکە کاتێک دەڵێی لە دەرەوەی کاتە وەک ئەوەیە لە شوێنێکدا دات نابێت. هەر بۆیە لە خوداناسی ئیسلامیانەدا وەک ئەوەی شوێن و کات بۆ ئەڵڵا دانانرێت لە هەمان کادا ئاراستیشی بۆ دانانرێت، هیچ جۆرە شوێنێکیشی بۆ دیاری ناکرێت. هەروەها وەک هەبوویەکیش ناو نابرێت، واتە هەبوویەک کە جەستەی مادی هەبێت، چونکە ئەو لەسەر و هەموو ئەمانەوەیە. تەنانەت یەکێک لە فەیلسوفە بەناوبانگەکان دەڵێت هەرچۆنێک بیر لە جەنابی حەق بکەنەوە ئەو بەو شێوەیە نییە، چونکە لە خەیاڵی خۆدا بیر لە هەرچیەک بکەیتەوە ئەوە چواندوتە بە شتێک. هەر بۆیە زاتێکی وەک فەخری ڕازی دەڵێت ئەو کەسانی مشەبیهەن خوددا دەچوێنن بە شتێک هەرگیز باوەڕیان بە خوددا نەهێناوە، بەڵکو باوەڕی بۆ خوایە هێناوە کە لە عەقڵی خۆیدا دروستی کردووە. کەواتە ناتوانین سیفاتەکانی مرۆڤ بدەینە پاڵ خوددا، وەک ئەوەی ناتوانین لە شوێنێکی فەزادا دای بنین، هەروەها ناتوانین لە ناو کاتیشدا دای بنین، چونکە کات خۆشی ئافرێنراوە. چونکە لەم ڕۆدا وەک ئەوەی سەلمێنراویشە، کات وەک ئەوەی سەرەتای هەیە کۆتاییشی هەیە، واتە گەردوون هەتا خاڵێکی دیاریکراو دەڕوات و لەوێدا تەواو دەبێت. ڕەنگە هەندێک بڵێن ئەی لە دوای ئەوە چی ڕوودەدات؟ ئایا لە ئاخیرەتدا کات بوونی نییە؟ لە ئاخیرەتدا کات و شوێن بوونی هەیە، بەڵام لێرەدا خاڵێکی زۆر گرنگ هەیە. دۆزەخ و بەهەشتیش شوێنێکی بێکۆتا نین، واتە وەک ڕەهەندی شوێن باسی لێوە دەکەم، بەڵام وەک ئەوەی لە دەقەکانی قورئاندا هاتووە کات لەوێدا بێسنوورە. دەیخۆ پێشکەمێکی ژووتمان کات و شوێن بەیەکەوە بەسراون، کەواتە چۆن دەبێت شوێن کۆتایی هەبێت و کات نەیبێت؟ بیرکردنەوەی من لەم خاڵەدا بەم شێوەیەیە. لەوێدا کات لەسەر ڕاستەهێڵێک درێژ نابێتەوە،
بەڵکو بە شێوەیەکی بازنەیی بەردەوام دەبێت. هەندێک جار نمونەیەک بۆ ئەم بابەتە دەهێنمەوە. گریمان لە نێو دنیاکەی خۆماندا مرۆڤێکمان هەیە نەمرە، وەک فەرزی مەحاڵ ئەمە دەڵێین. ئیدی لە هێڵی کەمەرەی زەویەوە دەستی بە خولانەوە کرد. گەر بە شێوەیەکی بەردەوام بڕوات هەتا ئەبەت کاتەکەی درێژ دەبێتەوە، هەر بۆیە کۆتایی نایەت و بەردەوام دەخولێتەوە. لەمەوە دەگەینە ئەو ئەنجامەی کە خولانەوەی بازنەی کۆتایی نییە، چونکە جگە لە خوددا هیچ شتێکی بێکۆتا نییە، چونکە هەر خۆی بێکۆتایی ئافراندووە، هەر خۆشی بەو زانستەی هەیە تەواوی کاتەکانی گەمارۆ داوە. لەم سۆنگەیەشەوە ئێمە دەڵێین ئەڵڵا بەریە لە هەموو کات و شوێنێک، هەر بۆیە نابێت جەنابی حەق لەناو ئەو شتانەدا دابنین کە خۆی ئافراندوویەتی. ئەو لە هەموو ئەم شتانە بەریە.